پرسیارێکی من ئەوەیە دکتۆریان خراپبوومان لە تاقیکردنەوەی یعنی ئەگەر خراپ بین چی بکەین بۆی لە تاقیکردنەوەکانی ترا باشتر بین. جوان ئەم پرسیاری نڤارخان ئەتوانین بڵین لە بەڵا گەورەکانە کاتێک کە قوتابی لە ساڵێک خراپە بێ وازانی ساڵەکانی ترش خراپە لەوانەیە خراپە بێ وازانی لە هەموو وانەکان خراپە و مستەوای نییە نەخێر بەعکسەوە لە بەشێکی وانەیەک خراپە بێ وازانی هەموو وانەکە یعنی مەسەن من گەنجە ناسم بەس تۆزە کەلیم و معنای باش نییە ئەگەر نا لە ئینگلیزی خراپ نییە ئەگەر بەهاتایە چەند سەد کەلیمەیەکی لەبەر کردای ئینگلیزیەکەی فولە بوو تۆزێ معنای کەمە بۆیە لە عەرەبی خراپە ئەگەر تۆزێ معنای باش کردایە لە دینیش باشە بوو لە قەواعیدیش باشە بوو لە بۆ نووسە لە ئەدەبەکەش باشە بوو کەچی ئەڵێ چی هەڵە سێودان ئینشەڵا من لە ئینگلیزی زۆر خراپە من زفتم هیچم تیا بەسەر نییە ئەوەش خاڵێکی تر کسە جوانەکەم جار کە لە ئیمتیحانێک خراپە بێت ئیتر وەکوڵ ئەژنووی ئەشکێت پشتی لێکاتەوە بۆیە باشترینشت بۆ قوتابێت چی یەکەم متمانە بە خۆی نەدۆڕێنێ دوو سیقە و متمانەیەکی چاکی بە توانا و بە زیرەکی و بە لێهاتووی خۆی هەبێ سێم کۆڵ نەدات چوارەم ئینگلیز دەڵێ ئۆڵ ئۆڕنەن نەکات ئۆڵ ئۆڕنەن یانی چی یان هەمووی یان هیچیان ناوە خراپە یان هەموو یان هیچیان چییە وا من ئەمڕۆ بۆ ئیمتیحانی ئەحیایە چوومە ژوورۆ خراپ بابە کەوتم نەکەن خراپ وا کەوتمە دەوردوو ئیت خۆ دنیا قیامەت هەڵنەساو با من شەژوانەکەی تر باش بم نەخێر بۆ لەم ئیمتیحانەیە من ئینگلیزیم خراپ بوومە بۆچی وای لێ بکات کاتۆش گرنگە خاڵی پێنجەم مەڕۆرۆ بۆ ماڵۆ پرسیارەکان حەڵکەیت کە گەورەترین کێشەکەی دروستە بێت مناڵ تەلەبە گەنج فێرخوازە ڕاتەوە ماڵۆ لە با حەلیکەم ئەڵێ هەخوا مەرگ ئەمەش تەواو نییە ئەمەش تەواو نییە ئابرا ئەمەش ڕاست نییە ئابرا ئەمەش ڕاست نییە ڕێک لە پڕێکین جایکا بە پڕمەگریانێک هەرایە لوشکە لوشگریان چییە وەڵا وام زانی وەڵامەکانم زۆربەی ڕاستە کە چی ئیستا بۆم دەرکەوت زۆربەی وەڵامەکانم هەڵێ کەواتە سرەکەی تا ئێوارە ناخوێنێت تا شەو بێت تا قەتە بێ بۆیە مادام تو ئیمتیحانت کردووە کوڕم خۆت بگرە دان بە خۆتا بنێ چی پێویستەکە حەلی بکەی چی پێویستەکە بزانی چەنم هێناویان چەند من هەمیشە دەڵێم کاکە بیدە دەست خوا بیدە دەست قەزا و قەدەر ئەوەی کە لە تۆ حرەکەت لە خوا بەرەکەت تەوا خوا کەریمە ئیشەڵا چیەبی چی نابێ ئەگەر بەڕێزەکەڵ ئاخر با بزانم مستەوام چۆنە چی پێویستەکەی تۆ 6 بێنی لەگەڵ 7 بێنی تازە تۆ بەتەمای هەموو ئیمتیحانەکان بکەی ئەوە جیایە قوتابێکی بەڕێز بڵێ وەڵای من لە بەکەلۆریم حەزەکەم بزانم خۆم بهێڵمەوە یان خۆم نەهێڵمەوە ئەوە ئەتوانی حوتەم وانە بۆ نمونە زەربی لێدەی یان حوتەم وانە مەچۆ ژوورەوە بۆی بۆ نمونە ئەگەر دوای بەدڵت نەبوو بۆ نمونە خۆت بێڵیتەوە بۆ ساڵێکی تر کە زۆر لەگەڵ ئەوە شانیم بەڵام تۆ بڵێ لە ئیمتیحانێکە خراپم زەربی سفریکەم بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەی وەسپاس بۆ مداخەلەکەت ئەنەس دۆریان چی بکەین بۆی باش بین کورت و مختصر ئافرە چی بکەین بۆی باش بین یەک ڕۆژانە سعی بکەین دوو هەموو پێنجشەمە و جومعانێک لە ساڵانی داهاتووە دووبارەی بابەتەکان بکەینەوە سێ قوتابی فێر بکەین چاوەڕێی ئیمتیحان نەکات خۆی هەمیشە بۆ تاقیکردنەوە حاضر بێ یعنی ئەبێت ئێمە بەس چاوەڕێی بۆ نمونە پیربوون بکەین بۆ قیامەت نابێ وایە کە بووی بە 12 ساڵ نوێژەکەین کە بووی بەس مەسەن 12 ساڵێک تر بە ڕۆژووە بین خێرەکەین چاکەکەین ها دەبێت دزی نەکەین دەبێت گەندەڵی نەکەین چکە خۆشەت نییە تۆ لە 7 ساڵی بمری لەواچێت لە 20 ساڵی بمری بز دەبێت بۆ خوێندنیش ئاوایە ناکرێت تۆ خۆت حازر نەکەیت لە ئەوەڵی ساڵە کاتەوە خاڵێکی زۆر بنێ خاڵی سێم هەوڵ بدە زۆربەی وانەکان تێبگە تا ڕۆژی تاقیکردنەوە شپرزە نەبیت چوارەم پەیوەندی خۆت لەگەڵ وانەکان و لەگەڵ مامۆستاکانە باشکە چکە ڕقت لە مامۆستا بێ ڕقت لە وانەکەیەتی ڕقت لەوانەکە بێت لێشی تێناگەی کە لێشی تێنەگەشی دەرەجە نانیت کاتە تۆ منە خاڵی پێنجەم زۆر گرنگ و هەوڵ بدە بابەتەکان کورتکەرەوە خاڵی شەشەم هەوڵ بدە لەگەڵ تەلەبەکانە شتێکی لە زمانی ئینگلیزی پێڵ دەڵێن گروپ ستەدی کە بەداخەوە ئێمە تا زانکۆ فێری ئەمەیان نەکردین تەمەنا دەکەم ئەو مامۆستا بەڕێزانی کە سیرمان دەکەن فێری گروپ ستەدیمان بکەن کاکە ئێمە من دیست دەیڵێم من گەشتمە کولەی تۆپ ئینجا زانیم گروپ ستەدی چەند گرنگە گروپ ستەدی یانی چی دووسێ تەلەبە پێکەوە بخوێنن یعنی مەسەرەن جەنابەت لە کیمیا باشی بەو دوو برادەرە بڵێ کاکە وەرن من کیمیاتان بۆ باسەکەم ئێوە فیزیان بۆ باسکەن ئەم کچە جوانە بۆ نمە سەرەکەی لە زانست باشی بەم خوشکە و بۆ خوشکە بەرەزاڵی وەرن کاکە من زانستان بۆ باسەکەم بەس ئێوە ئینگلیزیم بۆ باسکەن ئەو برا بەڕێزە سەرەکەی لەوانەیە کا زۆر بە قوتە بەهێز هەر ئەڵێ دکتۆرم هەر بە عایلەت وەزە بیرکاریمان باشە تۆرە بیرکاریمان بۆ باسکە من کیمیات بۆ باسەکەم من فیزیات بۆ باسەکەم کاتە بەم گروپ ستەدیە بیرمان ناچێتەوە زەبط دەبێ باش دەبێت چاک دەبێ مەزبوط دەبێ خاڵێکی تر کە زۆر گرنگ و مهمە ئەویش ئەوەیە کە هەمیشە تۆ دەبێ خۆت بۆ تاقیکردنەوە حاضرکەی و پرسیاری تاقیکردنەوەی ساڵانی پێشوت خوێندە بێتەوە کە ئێستا زۆر جار فێرخوازی بەکەلوری دەیکا بەس قوتابەکانی تر نایکات یعنی ئێمە لە 10 و 11 فێریان نەکردین بڵێن بڕۆ بپرسە بزانە پارچی هاتوێتە وایە نە
دوای تەلەبێ گەڵێەوە چی بوو ئەو لە پارێکەش مامەسار ئەوی بۆ هێناینەوە ئێجا من بمزانێ پارێش ئەوە هێناوەوە چوم زەبت مەکرد